شتێک نییە ئێمە بگەڕێنیتەوە بوو شەڕاکەتی فاشل. من هەر پێڵێم شەڕاکەتی شکست خورد و شکست فاشل و ئەگەر ئێمە عیبرەت لە ڕابردوو وەرنەگیرین خۆ بمان. جارێکتر داواتان لێ دەکەم وەرن بۆ بە گفتوگو چارەسەری کێشەکان بکەین. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگو هەیە دەرگای حیوار دانەخەن، چونکە تەنیا حیوار و گفتوگو چارەسەرە. پارتی لە پەراوێزی دەستکەوتە نیشتیمانی و کوردستانیەکان، ئاشبەتاڵ و مزایەدەی سیاسی، بە درێژایی مێژووی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان وەک هێزی سەربەر بە مێژووی گەلەکەمان لە چوارچێوەیەکی بازنەیی تەسکی حیزبیدا خولاوەتەوە و بە ئەجندایەکی گوماناوی دەرەکی ئاراستەی سیاسەتی کوردبوونی قۆستۆتەوە بۆ بەرژەوەندی بنەماڵەیی لە ڕێڕەوی ڕووداوە سیاسی و شۆڕژگەڕیەکانی نێوشۆڕشی نوێ کە یەکێتی خاوەندارەتی دەکات. پارتی وەک هێزێکی پاشکۆ و ڕێگر و پلانگێر قەت درێغی نەکردووە لە تێکدانی شۆڕش تاخۆ هەڵواسین بەسەر دەستکەوتەکانی خەباتی چەکداری و تاخۆ بە خاوەندارەتی ڕاپەڕینیش کە لە کەرەجەوە هێنرانە سەر سفرەی حازری. لە ڕووداوەکانی نێوکتێبی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەرگی 4 1975 تا 1990 شۆڕشی بەناو گوڵان لە نووسینی مەسعود بارزانی بە هەمان نەفەسی پیلانگێڕی و دزینی خاوەندارێتی سەروەریەکانی شۆڕشی نوێ نووسراوەتەوە و دەستکەوت بە دەستکەوت شانازی بە شانازی بە باڵای پارتی و مەسعود بارزانی نووسراونەتەوە. بە جۆرێک غەدر لە ڕاستیە مێژوویەکان کراوە نەگیەکێتی بگرا خودی ئیدریس بارزانیش وەک کارەکتەرێکی لاوەکی وێناکراوە و بەمەبەست لە ڕۆڵی پێگەکەی دراوە کە لەو سەردەمەدا میراتی پارتی بنەماڵە لای ئیدریس بارزانی بووە. دواتر بە پیلانێک بەڕەکەی لەژێر پێدەرهێنرا و ئاوت کرا کە ئەمڕۆ ئەم مێژووە لەسەر نێچیڤان بارزانی خۆی دووبارە دەکاتەوە. مەسعود بارزانی کە بە پێیوتەی شایەت حاڵەکانی بەشدار لە شۆڕشی نوێ لە ساڵانی 1975 تا 1990 لەو ماوە دوور و درێژەدا تەنها یەک جار سەردانی بادینانی کردووە، ئەویش بە هاوکاری جاشەکانی تورکیا و دوای چەندین هەوڵ تەنها لە یەک چالاکیشدا سەرکەوتوو نەبوون. بەڵام لەم کتێبەدا کە بەڕای شارەزایان بۆی نووسراوەتەوە شانازی خەبات و داستان و نەبەردیەکان و چالاکیەکان بۆ خودی خۆی و پارتی دەگەڕێنێتەوە و جگەل لە خۆی هیچ سەرکردە و شۆڕژێڕێکی بەدەر نەکردووە لە هۆنینەوەی بوختان و هەندێک جاریش وەک دوژمنی شۆڕژ وێناکراون کە ئەمە جێی سەرنج و مای پێکەنینە بۆ شێواندنی ڕاستیەکان. کتێبە بۆ نووسراوەکەی مەسعود بارزانی لە بەرامبەر پیلانەکانی پارتی بۆ نانەوەی دووبەرەکی نەک لە باشوور بگرا لە ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا لەگەڵ ئەو نەهامەتیانەشی بەسەر هەڵگیرساندەوەی شۆڕژ هێناوێتی یەک دێر نەنووسراوە و وەک پاڵەوان لێی دەرچوون. بەڵام ڕاستیەکان مێژوویەکی نزیکن و لەسەر خیانەت و جاشایەتی و دووبەرەکی و ئاژاوە و شەڕی خۆ بەخۆی کورد و هێنانی هێزی بێگانە بۆ داگیرکاری و مانەوەی بنەماڵەی نەک بارزانی بەڵکو تەنها خانەوادەی مەسعود بارزانی. ڕاستیەکان و زانیاریەکان بەرچاون و خەڵک وەڵام دەرەوەی نێو ڕوودا و پێشاتەکانن کە مێژوویەکی نزیکە و پارتی خۆی پێدا هەڵواسیوە. چیتر ئەو سەردەم و قۆناغا بەسەر چوو کە پارتی سواری شەپۆلی دەستکەوت و شانازیەکان بێت وەها خۆی پیشان بدات پێشڕەوایەتی ئەم گەلە دەکات کە کوشتەی دەستی جاشایەتی و خیانەتی پارتین. لەوەتی ئەوەی ڕەفرەندومەتوە ئێستا هەست دەگەم لە وەختە گەنجترم. ئەم ڕفرۆندۆمەی ئەنجام دراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە، بەڵکو بوو ئەوە بوو گەلی کوردستان بە شێوەیەکی دیموکراتی و ئاشتیانە ڕای خۆی لەبارەی چارەنووسی خۆیدا. شتێک نییە ئێمە بگەڕێنیتەوە بوو شەڕاکەتی فاشل. من هەر پێڵێم شەڕاکەتی شکست خورد و شکست فاشل و ئەگەر ئێمە عیبرەت لە ڕابردوو وەرنەگیرین خۆ بمان. لە جیاتی هەڕەشە و سزادان وەرن بۆ دۆستانە بکەوینە گفتوگویەکی جددی و کاتی پێویستیش بە دیالۆگ بدەین بۆ ئەوەی ببینە دوو دراوسەی باشی یەکتری. من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. جارێکتر داواتان لێ دەکەم وەرن بۆ بە گفتوگو چارەسەری کێشەکان بکەین. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگو هەیە دەرگای حیوار دانەخەن، چونکە تەنیا حیوار و گفتوگو چارەسەرە. طبیعەتی
دولتی داهاتوی کردستان چون دبی قد بی دولتێکی بە هەموو معنای کەلیمە دەوڵەتێکی دەوڵەتی ملت